زانیاری نوێ لەبارەی چارەنووسی موچەی مانگی 8 فەرمانبەرانی هەرێم ئاشکرا دەکرێت. بەیەکەیەکی ئەمریکی وادەی وەڵامدانەوەی ئیسرائیل بۆ هێرشەکەی شەوی ڕابردوو ئێران ئاشکرا دەکات. بانگەشەی هەڵبژاردن کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان پەک دەخات. ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند هیچ گرفتێک لە بەردەم موچەدانیە و شاندێکی تەکنیکی هەرێم لە بەغدان چاوەڕێین پارەی تەواوکاری بۆ موچەی مانگی 8 و تەمویلی موچەی مانگی 9 بنێردرێت و لە 1-2 ڕۆژی داهاتوو دابەشکردنی موچە دەست پێ دەکات. ئومێد سەباح ئەوڕۆ چوارشەممە ڕایگەیاند هیچ گرفتێک لە بەردەم موچەدانیە و شاندێکی تەکنیکی هەرێم لە بەغدان و لە وەزارەتی دایرەی عێراق سەرجەم ڕێکارە یاساییەکان تەواو کراوە و چاوەڕێین پارەی تەواوکاری بۆ موچەی مانگی 8 بگات. لەم بارەوە دیلان غەفور ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەیاند پرسیاری موچەم لە تەیف سامی وەزیری دارایی عێراق کرد و پێی وتم بە دڵنیاییەوە هەفتەی داهاتوو موچەی مانگی 9 دەگاتە دەستی موچەخۆرانی هەرێمی کوردستان. پێگەی ئەکسیۆسی ئەمریکی لە زاری بەرپرسانی ئیسرائیل ڕایگەیاند لەم چەند ڕۆژەدا تەل ئەبیب وەڵامێکی بەهێزی ئێران دەداتەوە و پێگە نەوتی و ستراتیژیە گرنگەکانی دەکاتە ئامانج. وتیشی لەگەڵ ئەوەی چەند بەرپرسێکی ئیسرائیلی ئاماژە بەوە دەکەن کە وەڵامەکەیان دامەزراوە نەوتیەکانی ئێران دەکاتە ئامانج. هەندێکی تریان دەڵێن ڕەنگە بە پرۆسەی کوشتنی بەرپرسان و لە ناوبردننی سیستەمی بەرگری ئاسمانی ئێران وەڵام بدرێتەوە. ئەوە لە کاتێکدا شەوی ڕابردوو ئێران هێرشی موشکی بۆ سەر ئیسرائیل دەست پێ کردو چەند شوێنێکی ئیسرائیلی بە موشک کردە ئامانج. بانگەشەی هەڵبژاردن کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان پەک دەخات و تا دوای هەڵبژاردن کۆبوونەوەی ئەنجومەنەکە ناکرێت. بەپێی ئەو زانیاریانەی کە سەرچاوەیەکی باڵای ئەنجومەنی وەزیران بە پێگەی سپەی ڕاگەیاندووە بەهۆی بانگەشەی هەڵبژاردنەوە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران ڕاگیراون. سەرچاوەکە باسی لەوە کردووە هۆکاری سەرەکی ڕاگررتنی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بەشداری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەی و زۆرینەی وەزیرانی کابینەکەیە لە ئەنجامدانی بانگەشەی هەڵبژاردننی حیزبەکانیان. بەڕێوەنەچوونی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە کاتێکدایە ئێستا لە نێو مانگی دەداین تاوەکو ئێستا فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەی مانگی 8 وەرنەگرتووە. ستاندەر نیوزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.